کاتی بانگی نیوەڕۆیە بانگ خوێن بانگ دەدات. مزگەوتەکە خاڵیە لە نوێژخوێن و تەنها بانگ خوێنەکەی تێدایە. کۆرۆنا بووەتە هۆی داخستنی دەرگای مزگەوتەکان و ئەنجام نەدانی نوێژی بە کۆمەڵ. پێدەچێت کۆرۆنا ڕەمەزانی ئەم ساڵ بۆ موسڵمانان بکاتە ڕەمەزانێکی جیاواز و لە مزگەوتەکان دایان بڕێت. لە ڕابردوو ئامادەکاریمان کرد. من خۆمێکێک لەوانە لە ڕەمەزانە هەموو ڕۆژێک 20 کیلۆ نیسک بە کوڵان سفرمان داخست، خورمامان تەوزیع کرد، خواردنمان بۆ ئەو خەڵکەی کەوا بە ڕۆژوو بوون حازرمان کرد، بەڵام ئیمسال بەڕاستی زۆر ناخۆشە و زۆر من خۆم ڕۆژانە تێم بۆ مزگەوت ئێستا لەم کات و ساتێکەوە مزگەوت داخراوە سعات 9 بەیانی تێم تا عیشا خۆم تا قوتەنیا زۆر ناخۆشە. لە هەرێمی کوردستان هیچ وادەیەک بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان دانراوە، بەڵام لە کەرکووک دۆخەکە جیاوازترە و گەرتا هەفتەیەک هیچ حاڵەتێکی کۆرۆنا تۆمار نەکرێت دەرگای مزگەوتەکان دەکرێنەوە. نوێژخوێنەکان تووڕە و نیگەرانن لە ڕێگەی گردبوونەوە و ناڕزایەتیەوە داوای کردنەوەی مزگەوتەکان دەکەن. ئەم ڕەمەزان لەگە ڕەمەزەکانی پێشترا جیاوازی زۆرە لەبەرەوەی خەڵک ئێستا حاڵی دەرونی نامرتاحە ئەم کۆرۆنایە هەمووی کەرنتینە کردو هەمووی لە ماڵ و بێتاقەت بۆ بێزارە. مزگەوت دڵ و دەروون و فکر ئەکاتەوە بۆ ڕۆح ئاسووداوێ، بەڵام ئێستا خەڵک لە ماڵەوەیە ئەو فراغەیە ڕۆحی بۆ دروست بووە. پێچەوانەی ساڵانی ڕابردوو مانگی ڕەمەزان گەرموگوڕی بە بازاڕەکان نەبەخشیوە و کاریگەری کۆرۆنا هێشتا بەسەر خەڵکەوە دیارە. ساردێکی پیوە دیارە هەستەکەی تۆ بەرەکەتی بازار بە مزگەوتەکانەوەیە تۆ تەنانەت جاران ئەم مزگەوتە کراوە ئەم فەرعا جمەیەوە لەگەڵ خەڵکە ئیستا تەنانەت بانگەدا یەژی زۆر چۆڵە هەر حەز ئەوە ناکەی کە مانگی ڕەمەزانە. موسڵمانان بە جۆرێک بیریان لای کردنەوەی دەرگای مزگەوتەکانە لە مانگی ڕەمەزاندا لەگەڵ نزاکردندا بۆ کۆتایی هاتن بە کۆرۆنا کردنەوەی دەرگای مزگەوتەکانیش بووەتە داواکاری سەرەکیان. ئەم ڤایرۆسمان لەسەر هەڵگری خوایە گیان دەرگای مزگەوتەکانشمان لەسەر بکرێتەوە بۆ خاتری عەزەت و گەورەی خۆت خوایە گیان. دڵشادنوارە دەنگی ئەمریکا گەرمیان.